ها كاكا چی دێ بەقوربان ماچی بە قوربان سەلامت بی وەڵاهی وی ڕاستی بۆنی ئەو گۆشتە ها بەسەر و گوێلاکما زۆرم پێخۆشە ئەگەر شیشێ گۆشت بۆ بکەیتە نانێکە و بیخۆ گۆشتی چی کاکەژان زۆر سەوەیە بۆی لاچ گوشتی وایە کورە بۆنی گۆشتە بە ساقم خێرتانەگا برسیم و حەزم لێتی پڕ بەسەرم جاوە شیشە بە باوکیەیە پێچم پێش شێڵێم ئەگەر هەبوو تۆ جێت تەماتەشی تێکەی ورە خوا کا شیشە گۆشت دیادی تەمات واسی بێن ساقە بووم ئەم هەتیوە هەتا زل بێت کارە بێت ئەوم پێ ناخۆش دەوازیان لێ بێنە سلام علیکم جەواد چییە سەلام زەلامێکی فەقیر لە بەدرگایە بۆنی ئەم دوو کەڵم و کەڵم گۆشتەی کردووە ئەڵێ برسیمە و دوو ششم بەریم جا چاوی دەرەها و برسێتی خۆ قابلە هەتی بەخێوەکەم بڕۆدەریکە بڕۆ ئەیە ڕۆ چی ئێڕۆ ئەوە نەفسە کوڕێ بابە نەفسی من نەقم چێ بەسەرەوە فەقیرە نیەتی من گۆشتی خۆم قابلە شەریکە باشمە هەدەریکە بڕۆدەریکە بەسە خۆمە چم ئەیە ورە مەڕۆژ نەکە چاوچنۆت دانیشە دانیشە قوربان دەزانی چی دەستی و خۆش بێ وەڵڵاهی ئەم فەقیر مەقیە لە کۆڵمان نابێت دوانی وەنیە جەواد بەرە جەواد ئەمان تۆ نەچی بۆ میسر بۆ چکە لێ بە جێڵم گێ براو ئاخە تۆ وەرە فەقی تۆ بۆنی گۆشتی من بکەی وە نییە ئەرە بەخوا دو ساڵ پیاڵە مەلە کاکە و لاسیکە سووتێ هیچ گۆشت نییە هەر لە گۆشتە شو بۆم بێنە بۆ دانیشتی تۆ ئەی وەڵڵاهی توزانم هەسا عەمرە نەمێن زەی یاڵە بۆتی تێک قوربان وەڵڵاهی نازان هیچ نەیمێ نامێت دەبڕە کاکە دەبڕۆ ئەی لەوە دانیشتووە هەژدە یا ڕەب العالمین هەموم کەرە بۆ دروست کردوتەوە مامە گیان دادی گیان گوێم لە هەموو شتێ بوو دایکی بم خوا گەورەیە خوا کڵاوی بۆ بەڕوو دروست کردووە ڕۆڵە چی کرەوە گۆشتە کوڕم دەبێنە شیشی هەر بە هەوای شان نەیسووتێنیت وەش عزیز بەک گوێی لە قسەکانێ بۆ دڵی شکا وەشا چۆپەڕی دڵمەوە ئەو بۆن و بەرامە چوو بم چاوی دەرە هاوملی ئەشکا فەقیرە بۆ خۆی فەقیرە وەش با بچێ بۆ کاسبی ناکات کاسبی چی بکە قەچەکە شیشێکمانەیە خۆ بۆ کەممان ناکرد نایەمێ بۆ بیەمێ نایەمێ خۆمەی خۆم بۆنە ڕەزیل و پسکەی بەسە دەی تەواو تەلەفۆنە داخی ئەم عەناتەی ئێوەش هەلو ها ئەی سیارەکان هەمووی گڕی کرد ئەی باوکەڕۆ قاسەکەتان ڕزگاکە پێم بڵێ قوڕ بە سەرم گڕی کردووە چی پارەمە بوو لەوەیە بوو تازە تیاسوم دەبڕۆ عەمرن نمێنێ بۆ تۆ خۆت و خەبەرێک یاتمێ دەبڕۆ وەڵاژنەکە تیاسوم کوڕە چی قەی ناکە من تەواو ئیفلاسم کرد کوڕمە سە وەختی گۆشی مریشکە ئەی هاوار باوکە ئیفلاسی کە تەواو هاتمە سەر ساجی عەلی مەژدەی خۆ قاسەکەیان ڕزگار کرد کوڕنەوەڵە قاسی چی ئەی سیارەکانیان کوژانەوە لەوە خۆشتر چییە گۆرای بێژم بەیاگرت ئەی بەخێر نەی تۆ بۆ خاتی پێخەمە کوێر دوایکی من ئیفلاسم کرد دینارێکم نەما وەڵڵا تازە تەواو من سەری خۆمەڵەکردم بۆ کەژوکیەوە خۆ بەکوژم بەخوا خۆچی چیە کوشی پیاوەکە دانیشە لە بوون و نەبوو من لەگەڵ تامێژن بۆچی باشە ها بچنەوە ماڵی باوکتان تەواو من سەری خۆمەڵەکردم جا بۆ وا بکەم حەسەنەوە دەماچێمەرە بە یەک فیشێک بنم بە تەختی ناوچەوانی خۆمەوە دەبێنە عزیز لەگەڵی شەیتان وەرە خوارەوە دەبێنە حەسەن کوڕاخر عزیز بە قوربانە من دەماچی شش دانەماگەیەک فیشەشتیانێ بۆ نەکڕیوم دەتەواو من هەرڕۆم کاکە گیان سەری خۆم هەڵەگرم ئێمە ئەو کەژوکیەوە تەواو باوکەی چی ورە چیم بۆینە ڕۆڵە باوکێ قوڕ کرا بەسەریە مەعرەزەکەمان سووتە سیارە هەموو بوو بە کۆفۆی ئاگر قاسەکە پڕ بوو لە پارە سووتە پشتم شکاشکە وەراچی کاکە خوا گەورەی ئامەندوو بیللا بەڵام تازە منی پلاسم کە من بۆ مردن باشم من ئەڕۆم ئاگاتان لە خۆتان بێ ئەچنەوە ماڵی باپیرەتان من تەواو ئەچمە و کەژوکیەوە با یادگاریش خۆ ئەمەتان بالا بێ مەڵە دەقەکەی پشتێ بالا بێ و تەواو جامانەیە ئەڕۆمە ئێمە و کەژوکیەوە وەڵڵا ئامۆژم بۆ قورعانە مەزبعەکەی نەبینی تاری بوو کەوتە ناوی جوانە ژنەکە جوانە ئەمەراخە بەڵێ
پیرۆزێ بێ. یاخوا بێەوەی ئیشەڵڵا زۆر سپاس ژنەکە من چەند لە تۆ ڕازیم خواژەوەڵە لێ ڕازی بێ لەم ڕۆژانە لەو کۆڵانی ئەو دیۆڕۆشتم باس و مەدحی جەنابە بوو ئەیان و هەزار ڕەحمەت لە قەبری باوکی بۆ خۆی و کچی تێگەیشتی ئەو کولی ماڵێک لێەوە هاتۆ دوو مریشکی یاوینەتێ. ئەی چۆن ئەمەراغا خۆمم لەبیرە برسێتیم زۆر دی ئینسان نابێ لە خۆی بگۆڕەکەتی کێنانی هەبوو. تابان منیش وەکو تۆ فەقیریم زۆر دیوە لە خوا بە زیابێ خوا ئەم سەرۆت و سامانی یاومەتێ تا ئەتوانمەی بەخشم. سپاس بۆ خوا لەخوا بە زیاد لەخوا بە زیاد بێ چکە هەرە مرین بەجێڵین بۆ کوێە بین ژنەکە ئێمەوە وەختی خۆی بەڕووتی هاتوونێتە ئەم دنیاە بەڕووتی ژەڕۆینەوە ناتوانین یەکشت لەگەڵ خۆمان بەرین لەبەرەوە خوا ئەو سەربەتی یاوینێتی تا ئەتوانی گردنە ئازابێ ببەخشە. باشە گیانی باوکە ها کوڕم خێر ئەڵێم بۆ سیارەکەم بۆ ناگۆڕی بۆ کوڕم سیارەکە عیبی چی خوانێ بڕێک و پێکە مۆدیلەکەی تۆزیێ فەرقی هەیە ئەتیادیە کاکە گیان ئەمە زیامەسرەفە ئیسرافیت بۆچی بۆ بگۆڕم کاکە گیان وڵای برادەرەکان ئەڵێم بەڵکە زۆر دەوڵەمەە ئای بۆ سیارەکەنەوەی بە قسەی برادەر مەکە با ئیشەڵا بچینە پێشە ئاسێ 4 ساڵی کە تۆش گەورە ئەبیت و بۆ شێ گۆڕم باشە کوڕم وڵای سیارەکەشمەکەڵی نەما خوا گەوری شەڵا بۆ دەگۆڕم وا بزانم دەرگایە بڕۆ بزانێ چییە باشە دەی ئافەرم کوڕی باوکی ئەلو گیان هەموویتان بردە گەڕاجەکەوە یاخوا لەشتان ساق بێ دەستان خۆش بێ ئەزانی چیم بۆکەی بە ساقە بم ئەو کرێکارانە نانە 15,000 کەمە بە ساقە بم یەکی 30,000یان بەرێ نەژیێڵی بڕۆنەوتانان و کەبابێکی چەورە خۆن باشە دەیخوا گارە بێ خوافیز دەیخوا لێو قبولکە خوا ئامین ئیشەڵڵا چی بکەینی تر کوڕە بخێر گیان فەقیرێک هاتووەڵێ خواردنم بەشم کوڕم با بێتە ژوورە خوانەی بڕێوە هەمووی خواردنە بۆ نەیبی خوا ئاغاوازی لێ بێنە خۆ دەزانی فەقیر خۆشەویستی خوایە خۆمە چم بۆ بڕۆ دەی دەستە خۆش بێ هەسە کوڕم با ئەو گۆشتە نەسووتێت تۆ زێم دیوادی بکە لە هەرسە دەی ئافەرم ئافەرم ژنەکە پێم خۆشە فەرموو خاڵە عزیز باک ئەگە بەرسیتە فەرموارە ژوورۆ ژنەکەی بۆ فەقیرە و نهێنیا ژوورێ پارێنان بخوا سپاس بۆ تۆ خوای گیان ئەم دنیاە چۆنە دەتێم گەینە چی بۆ مەسەلا ئەزانی و فەقیرێکە لە دەرگایە کێ بوو کێ بوو مێردە کۆنەکە بوو نا بۆ ما بوو هەزار ڕەحمەت لە پێشینان ئەڵێن ڕۆژان ڕۆژی لە دوایە